ئازانم سڵاوتان لێبێ لە زنجیرەیەکی تر لە پرۆگرامی جێوار هاتوینەتە قەڵایەکی دێرینی کوردستان و هەروەها یەکێک لە شوێنەوارە مێژوویەکان و جێدەستەکانی مرۆڤانی دەورانی زوو سەرڕای مێژوویەکی دێرین و هەروەها بێتەوە بوونی کۆمەڵێک داستان و بوونی کۆمەڵێک چیرۆک و هەروە بەسەرهات لەسەر ئەم قەڵایە لەبەر دوورە دەستی و کەناردەستی ڕەنگە زۆر باز نەکرابێ زۆر ئاماژەی پێ نەکرابێ ئەویش قەڵای خان یاخود قەڵای جان یان لەو سەرچاوە مێژوویەکانە کە بە قەڵای خفتیان ناوە برێت لە نزیک گۆبتەپە دەمانەوێ ئاوڕێک لە مێژووی دێرینی ئەم قەڵایە و وەروە گوزەرێک بە کەلاوە و شوێنەوارە جێماوەکانی بکەین بەو هیواین هاوڕێمان بن تا بتوانین لە ڕوانگە مێژوویی و هۆکاری بنیادنان و هەروەها ئەو پاشماوانەی کەماوەتەوە و هەڵکەوتە جوگرافیایەکەی بە شێوازێکی زانستیانە گوزەرێک بە مێژووی سەردەمی بنیادنانی و هۆکاری بنیادنانی و هەروەها ئەوەی کەماوەتەوە قسە لەسەر قەڵای خفتیان یاخود قەڵای خان یان قەڵای جان کە ناو دەبرێ لە ناوچەی گەرمیان لە نزیک گۆبتەپە لە کەناریزێ ئەمە بکەینە هەوێنی باسەکەمان من دەڕۆمە ناو قەڵای خفتیانەوە بۆ هیوایە لەگەڵمان بن لە پرۆگرامی ئەم جارەی جێوارە. چاوە مێژوویەکانە کە باس لەم قەڵایە کرێگەل لە کۆنترینیانەوە لە کامل فی التاریخ ابن ئەسیر بە قەڵای خفتیان ناوی ئەم قەڵایە دەبات کەوە هەرچەندە بۆچوونەکان دەڵێن ئایا مەبەست لەم قەڵایەیە کە ابن ئەسیر باسی دەکات بە پێی ئەو هەڵکەوتە جوگرافیایی کەوا لە ڕوونکردنەوەکانی ابن ئەسیر و وەروە هەڵکەوتە جوگرافیایەکەی ئەم قەڵایە کە دواتر باس لە جوگرافیاکەشی دەکەین بۆچوونەکان لەسەر ئەم قەڵایەن کەوا مەبەست لەم قەڵایەکەوە لە پشتی ئێمەوەیە و شەرەفخانی بەدلیسیش هەروەها مامۆستا عەبدوڵڕەقیب یوسف شوێنەوارناسی کورد وەروەها مێژوونووسیش مامۆستا کامەران بابانزادە لەسەر ئەم قەڵایەیان نووسیوە ئەتوانین بڵین کەمترین نووسین یاخود کەمترین ئاماژە بەم قەڵایە و ناوی ئەم قەڵایە کراوە و جۆرێک لە جۆرەکان مێژوویەکی دێرینی هەیە بەڵام جۆرێک لە پەراوێزخستن و لەبەر دووری و وەروەها دیار نەبوونی لە چاوی مێژوونووسان و وەروە شوێنەوارناسان و هەتا میدیاکانیشەوە و یەکراوە کەمێک پەراوێز خراوە یاخود لەسەر چاوە تازەکانە کەمتر باز لەم قەڵایە کراوە بەڵام ئەتوانین بڵێن زانستیانەترین ناو بۆ ئەم قەڵا مێژوویە قەڵای خفتیانە کەوا ابن الئەسیر لە کامل فی التاریخ باسی دەکا و ئەو مێژوونووسانەی تریش پێیان وایە ئەم ناوە هەمان ئەمە قەڵایە لە پاڵەوەشدا کۆمەڵێک ناوی تر بەپێی گۆڕانکاریەکان کە بەسەر تێپەڕبوونی تەمەن و وەروەها بەکارهێنانەوەی ئەم قەڵایە هاتووە قەڵای خان یاخود قەڵای جان بۆ ئەم قەڵای ئەم ناوانەش بەکاردەهێنن هەری کامل لەو ناوانەش بێگومان وەک دەبینرێت خان مەبەست لەو کەس و دەسەڵاتدارانە بوون کەوا ڕەنگە ڕۆژگارێک لەم قەڵایەدا دەسەڵاتیان هەبوو یاخود هەر قەڵایەک و هەر شوێنەوارێکی مێژووی بەو قەڵای پادشا و قەڵای سوڵتان و قەڵای خان و قەڵای مەلیک و قەڵای حاکم و ئەوانە ناویان دەرکردووە بەڵام زانستیانەترین ناو بۆ مێژووی ئەم قەڵایە قەڵای خفتیانە کەوا هەریەکە لەو مێژوونووسانە و هەروەها و شوێنەوارناسانش کەوا ئاماژەمان پێکرد ئەم قەڵایە پشتڕاست دەکەنەوە یاخود ڕایان وایەکەوە قەڵای خفتیان هەمان ئەم قەڵایەی ئێرەیە و بەو ناوە ناو دەبرێت. ئەم قەڵایە لای ابن ئەسیر لە کامل فی التاریخ بە قەڵای خفتیان ناسراوە ئەو دەڵێ دوو خفتیان هەیە قەزی خفتیانێک کە دەکەوێتە نێوان هەولێر و شارە زوور خفتیانێکیان دەکەوێتە منتیقەی سۆران ینی گوایمە لە سەرەتاوە میرنشینی سۆران لە قەڵای خفتیانی دووەمەوە دەستی پێ کردووە. ئیبن بەتلیسی وەکو قەڵای ئەزندکان ناوی هێناوە
بەڵێ لە شەرەفنامەیدا ئێمە لە ناوچەکەدا سەر بە قڵای کان ناوی دەبین ئەم قەڵایە بۆکو دەڵم تەسمیەکی جێگیری نییە بەڵام عەبدوڕەقی یوسف لە کتابەکەی جۆغرافی کوردستاندا ڕوونی کردوتەوە کە ئەو قەڵای ئیبن ئەثیر باسی لێوە دەکا ئەم قەڵای بەدلیسی باسی لێوە دەکا نەفسی قەڵایە و ئەو مواسەفاتانەی کە هەیە ئەم قەڵایە کە ئێمە ستا لەسەر دێتوین. ئەگەر ئاماژە بە هەڵکەوتە جوگرافیایەکە ئەم قەڵایە بدەین وەگە بینین ئەم قەڵایە لە کەنار زەی بچووکە لە بەشی خۆرهەڵاتی تا ڕادەیەک باکوور و باکووری خۆرهەڵاتی زەی بچووک لە بەرزایەکی تەنیشت کەناری زێکە لە قەراغ زێکە کە خەرەندێکی هەیە و دیوارەکان لێرە بۆ قەڵاکە بنیادراون ئەم قەڵایە لە ناوچەی گەرمیانە واتە توانم بڵێن لە نێوان گەرمیان و کوێسێن یاخود هەرێمی کۆنی شارەزور و حەلوان بۆ ناوچەکانی هەولێر و کەرکووک لە ڕووی ئیداریەوە ئێستاکە تەنها 10-12 کیلۆمەترێک لە گوندی گۆبتەپە کە لە ڕووی ئیداریەوە لە ناحیەی ئاخجەلەرە توانین بڵێن 30 کیلۆمەتر ئەم قەڵایە لێرەوە لە ناحیەی ئاخجەلەر دوورە و ئێستاکەش سەر بە توانین بڵێن قەزای چەمچەماڵە لە ئێستاش قەزای چەمچەماڵ لە سنووری ئیداریەوە سەر بە سلێمانیە چەندە پێشتر ئەم ناوچەیە سەر بە کەرکووک بووە و ئەم ڕۆژەوە لێرە سنووری نێوان پارێزگای سلێمانی و هەولێر جاکاتەوە زێکە ئەو بەری ئایدی پارێزگایەکی ترە و ئەم بەریشی ئایدی پارێزگایەکی ترە هەر توانین بڵین جوگرافیای گونجاوی ناوچەکە هۆکاری بنیادنانی ئەم قەڵایە بووە ئەمە دواتر لە هۆکاری بنیادنانەکەش باز لەوەکەین بۆچی ئێرەیان هەڵبژاردووە بۆچی جوگرافیای ئێرە گونجاو بووە بۆ ئەوەی قەڵایەک لێرە بنیاد بنێن بەڵام بە شێوەیەکی گشتی هەڵکەوتە جوگرافیاکەی زۆر جوانە ئەڕوانێتە سەر زێ وەگە بینن ئاوێکی شیرینی ڕەوانە لێرە هەم بۆ کشت و کاڵ و زیراعەت و بۆ ئاژەڵداری و هەروەها ڕاوی ماسی و وەروە سنوورێکی ئاوی سروشتی بۆ پارێزگاریکردن کە توانین بڵێن خۆرئاوا و تا ڕادەیەک باشووری خۆراوای قەڵاکە بە سنوورێکی ئاوی زۆر بەقوت پارێزگاری لێکراوە لەم بەرزایە خەڵاکە بنیادنراوە بە شێوەیەکی گشتی توانین بڵێن لە نزیک گۆبتەپە لە ناحیە ئاخجەلەر لە قەزای چەمچەماڵ لە سنووری ئێستای پارێزگای سلێمانی ئەم قەڵایە هەڵکەوتووە. ئەم قەڵایە لە سەرچاوە تاریخەکان دەردەکەوێتە نێوان هەولێر و شارەزورەوە لە سەر گردێک بەرامبەر بە زاب بەرامبەر بە زێ بە فعلی ئێستا ئەم قەڵایە دەکەوێتە با بڵێن کاتێک کە تۆ لە پردەکەی نێوان گۆبتەپە و کانیبی پێش ئەوەی پردەکەی تێبەپەڕی لە لای ئاخزەلەرەوە کە دەڕۆی دەستی ڕاست بگرە بە جادەیەکی گەڵ کەمتر لە کیلۆمەترێک دەچێت سەر قەڵایەکە قەڵایەکە دیار نییە لەبەرەوەی جادەیەکی گەڵ بە تەنیشتە تێدەپەڕێ لە نێوان جادەگەڵەکە و گردێکە لە نێوان جادەگەڵەکە و زەیەکەیە دیارە لەوێ کە دەچێت سەر قەڵایەکەی شوێنەوارەکان و دیوارەکانی ماوە بە تایبەتی ئەو دیوارەی کە دەکەوێتە لای وشکانیەوە بەڵام ئەو لە دیوارەی کە دەکەوێتە لای ئاوەکەوە نەماوە و ڕووخاوە دەکەوێتە ناحی ئاخزەلەر لە نزیک لە محاڵی گوندی بۆڵقامیش نێوان بۆڵقامیش و گۆبتەپە بەبەری دەشتی کۆیەدا دەکەوێتە بەرامبەر بە محاڵی بۆگێت شوێنێکە کە پێی دەوترێت چارگان ڕاستەخۆ بەرامبەر بە چارگانە ڕێک بەرامبەر بە زەیەکە هەڵکەوتووە بەڵام لەبەر ئەوەی پوش و پەلاش و شوێنەکە و بەشێک لە قەڵایەکە وردە تووشی داڕوخان و ئەوە بووە زۆر بەرزەکەی نەماوە هەتا وەکو نەچێت سەر قەڵایەکە لە دوورەوە دیار نییە.
ئەگەر لە ڕووی مێژوویەوە باس لەم قەڵایە بکەین هۆکە بنیادنانەکەی بکەین هەندێک لە سەرچاوە مێژوویەکان لە دیارترینیان کامل فی التاریخی ابن الأثير و هەروەها شەرەفخانی بەدلیسی هەریەکە لە شوێنەوارناسانی کورد مامۆستا عەبدوڵڕەقیب یوسف و مێژوونووسی کورد کامەران بابانزادە لەسەر ئەم قەڵایە هەم وەکو سەرچاوە کۆنەکان وەک سەرچاوە نوێیەکان کە ئاماژەیان بەم قەڵایە کردووە یاخود باسی بنیادنانی مێژووی ئەم قەڵایان کردووە لە سەردەمی توانین بڵێن سەدەی 11 و 12 زاینی واتە سەدەی 34 کۆچی و بە تایبەتیش سەردەمی یەکێک لە ئەمارەتە کوردیەکان کەوا ئەمارەتی با بڵێن حوسنەویەکانە سورخابەگی کوڕی میربەدری حوسنەوی ئەم قەڵایەی بنیاد ناوە کە ئەو کاتە دەوڵەتی مەرکەزی خلافەتی ئیسلامی عەباسیەکان لە بەغدا و دوای ئەوانیشکەوە سەلجوقیەکان دێن و تۆزێک لە دەسەڵاتدارێتی سیاسی گۆڕانکاری بەسەرادێ لەو سەروبەندەشا لەو کۆتایانەی ئاخریشە هەنێک میری کوردی دروست دەبن دەسەڵاتدارێتی کوردی دروست دەبن دیارترینیشیان میرنشینی حوسنەویەکان و دواتر عەنازی بەرزیکانی و کۆمەڵێکی تر شەدادی لە باکووری و ئەوانە دەسەڵاتدارێتی ناوچەکە دروست دەبن شڵەژانێکی سیاسی لە مەرکەز دروست دەبێت بۆ هۆی گۆڕانکاری لە دەسەڵاتدارێتەکانی خلافەت و وەروەها بەرەو ئەو پێشچوونانەی کەوا ڕوودەدا لە سەردەمی میرنشینی حوسنەویەکان وە بە دیاریکراویش توانین بڵێن سورخابەگی کوڕی میربەدری حوسنەوی ئەم قەڵایەی بنیات ناوە مێژووەکە یەگەڕێتەوە تقریباً بۆ 400 کۆچی و وەک دەزانین میرنشینی حوسنەویەکان لە 404 بۆ 405 کۆتایی بەدەسەڵاتی دێواتە پێش 405 ئەم قەڵایە بنیاد درراوە و ئەم بیناسازیکی ئێستاکە هەیە دەگەڕێتەوە بۆ ئەو کاتەوە گەر پێش ئەو کاتەش لەبەر هەڵکەوتە جوگرافیایەکەی کەەوە شوێنێکی گونجاو بووە جۆرێک لە جۆرەکان ڕێڕەوی کاروانی بازرگانی نێوان گەرمێن و کوێستێن وەروا ویلایەتەکانی شارە زور و هەولێر و کەرکووک و مووسڵ و کۆمەڵی گۆڕانکاری لەم ناوچەیە هەبووە هەڵکەوتە جوگرافیایەکەی گونجاو بۆ چ وەکو قەڵایەکی چاودێری چ وەکو قەڵایەکی سەربازی یا خۆت کەمپێکی سەربازی خەلفی سوپا ئەوەی باز دەکرێت ئەگەر هەر لەگەڵ هۆکاری بنیادنانەکەیش لێرە باس بکەین ئەم قەڵایە بەکار هاتووە بۆچی بۆ شوێنی با بڵێن ئەو ئەسپانەی یاخود ئەو ڕەشەوڵاخانەی کە سوپای میری حوسنەوی هەی بۆ لێرەیە بە ئەم ڕۆژەوە ئەگەر سیرێکی چواردەورەکەی ئەم قەڵایە بکەین ئەبینین پوش و پاوانێکی زۆر دەشتێکی ئێجگار زۆر ئاوێکی شیرین کە بۆ ئاژەڵەکان بۆ خواردنەوە بەکاری دێن زۆر لێرە هەبووە لێرە شوێنی توانین بڵێن وەکو کەمپێکی سەربازی خەلفی سوپای حوسنەوی کە ئەو کاتە لەگەڵ کێشە ملانەکان لەگەڵ حکوومەتی ناوەندی لە باشووری عێراق هەبووە لێرە سوودیان لەم ناوچەیە وەرگرتووە وەروەها یەکێکی تر لەو شتانە ئاماژەی پێدەکرێت وەکو بەڵگەیەکی شوێنەواری بەداخەوە بەس ئێستا لە بەردەستمانانیە تەنها بەڵگەیەکی شەفەیی ئەویش پاش کەمبوونەوەی ئاوی زەی بچووک لەم ساڵانەدا دانیشتوانی گوندیەکانی دەوروبەر و لە ڕێگەی ئەو حاڵەتە سوودفانەوە پاشماوەی ناڵیەکی زۆری ئەسب وەروەها کەلوپەلی لەو ئامێرانەی کەوا بە ئاسن دروست دەکرێن بە کانزا بە فلز دروست دەکرێن وەکو زین و هەروەها وەکو ناڵ و کۆمەڵێکی تر لەو جێقاچانەی کەوا بۆ ئاژەڵەکان بەکار هاتوون کە ئیسفادەیان لێ نەکراوە یاخود تێکچوون و خراپن و نۆژن کراونەتەوە لێرە فرێدراون ئەمەش توانین بڵێن ئەبێتە بەڵگەیەکی زانستی پشتڕاستکەرەوەی ئەوەی کەوا لە مێژوودا باز دەکرێت کە ئێرە دەبێت کەمپێکی مانەوەی ڕەشەوڵاخ و ئەسپ و هەروەها ئەو ئاژەڵانەی تر بوو بێ کە لێرە سوودیان لێوەرگرتووە بۆ لایانی سەربازی و هەروەها هاتوو چۆ خواردن و هەر حاڵەتێکی تریشکەوە لەو ئاژەڵانەی تر لێرە بوو بن بۆیە ئەکرێ ئەم بۆچوونەش لەلایەکی ترەوە لەسەر هێڵکاریەکەی پشتڕاست بکرێتەوە بە جۆرێک لە جۆرەکان قەڵاکە ئەوەندەی گرنگی بە شوراکەی دراوە ئەوەندەی لە ناوە خانوە ئەو پاژماوە شوێنەوەریانەی کەماونەتەوە وێ ناچێت بنکەیەکی گرنگی سەربازی و پادشا و دەسەڵاتداری میری مەحەلی بوو بێ بەڵکو و دیارە کەمپێکی سەربازی بۆ حەوانەوەی ئاژەڵەکان وەروەها ئەو پێداویستیانەی کەوا لە ئاژەڵێکا هەبووە لە جلوبەرگەکەی بۆ
نۆژنکردنەوە و دووبارە دروستکردنەوە و هەروەها خاوێنکردنەوەیان ئەبینین ئەوەندە گرنگی لە قەڵاکە لە هۆکارەکەی ئەگەر لێرەش دیسان قوڵبینەوە بە گرنگی بە چاودێریکردن و ئەستوری دیوارەکانی دراوە لە ناوە قەڵاکە هێندا شوێنێکی پاژماوەی بیناسازیەکی زۆری نێواتە شوراکەی قەڵاکە زۆر گرنگی پێدراوە پڕێتی لە بورجی سەربازی و هەروەها نقطەی چاودێری و کونە مەتەرێز و ئەمانە بە شێوەیەک توانین بڵین مێژووی ئەم قەڵایە بە نزیکەی 800 بۆ 900 ساڵێک بەر لە ئێستەی تەمەن هەندێک جاریش ئەکە توانین بڵێن 1000 ساڵێک بەر لە ئێستەی تەمەن ئاوەدانیەک لەم قەڵایەدا هەبووە میرە کوردیەکان پێویستیان بەم نقطە سەربازیانە هەبووە بۆ ڕوبەڕووبوونەوەکانیان بۆ بەهێزکردنی پێگە و دەسەڵاتی خۆیان بۆیە قەڵایەکی مێژووی دێرینە خۆشبەختانە پاژماوەیەکی زۆری شوێنەواری ماوەتەوە کە جێگەی بايخ پێدان و گرنگی پێدانە هەرچەندە پەراوێز خراوە نە هیچ تابلۆیەک نە هیچ جۆرێک لە ڕێنمایی بۆ ئەم قەڵایانە نەکراوە و بەشوە هاوشێوەی زۆرێکی تر لە شوێنەوارەکانی کوردستان کەوا بەرەو لە ناوچوون دەڕۆن بەرەو وێرانتر بوون دەڕۆن و بەرەو ئەو هەر نەمان دەڕۆن تەنها ناویان لەسەر کۆمەڵێک لەسەر چاوە مێژوویەکاندا هەیە و دەمێنێتەوە یاخود بەتوانین بڵین ماوەتەوە بۆ هیوایین ئاوڕێکیش لەم شوێنەوارە مێژوویە بدرێتەوە خزمەت بکرێ بەبوونی تابلۆ زانیاری و وەروەها لایەنە پەیوەندیدارەکان لێکۆڵینەوەی زانستی و هەڵکۆڵینی زانستی لەسەر ئەم قەڵایە بکەن تاوەکو دەقیقتر و ڕوونتر و زانستیانەتر مێژوویەکەوە بۆ ئەم قەڵایە ئاماژەی پێکراوە یان بۆ ئەم قەڵایە باسکراوە با بڵین جۆرێک لە جۆرەکان تا ڕوونتر بێتەوە تاوەکو ئەوەی کەوا ئەوەی لەسەر ئەم قەڵایە دەوترێ یان زۆربەی هاوشێوەی قەڵاکانی تری کوردستان ڕوون بێتەوە چونکە ئەم قەڵایە تاکە قەڵانیە لەم ناوچەی گەرمیانە هەیە قەڵای بۆگەت لە دەشتی کۆیە لەو بەرمانەوە هەیە هەر کۆمەڵێکی تر لەو قەڵایانەی کەوا لەم ناوچەیە هەن لە ناو گوندی گۆفتەپە قەڵایەکی تر هەیە کەمانە لینکی سەربازیان لەگەڵ یەکتردا هەبووە وەروەها کۆمەڵێک داستانیان یاخود کۆمەڵێک چیرۆک لە نێوان ئەم قەڵایە و بە قەڵاکانی تریشەوە باز دەکرێت بەڵام ئەوەی مێژوویەکی ڕوون و ڕاست بێ یاخود مێژوویەکی تاڕادەیەک زانستیانە بێ ئەم قەڵایە مێژوویەکەی گەڕێتەوە بۆ یەکێک لە سەردەمی میرنشینە کوردیەکان کەویش میرنشینی حوسنەویە کە لە سەدەی 4 و 3 و 4 کۆچی بۆ 11 زاینی دەسەڵاتدارێتیان هەبوو بە تایبەتی سوڕخابی کوڕی میربەدری حوسنەوی سوودی لەم قەڵایە وەرگرتو ئاوادانی کردوێتەوە یاخود دەکرێت بنیادی نابێ بۆ ئەوەی وەکو کەمپێکی سەربازی بە هۆکاری سەربازی بۆمانەوەی خەلفیەتی پێداویستی سوپاکەی کەوا بەکاری هێناوە لە ڕووبڕووبوونەوەی ناوچەی و محەلیەکان سوودی لێوەرگرت بێت. بەپێی بن ئەثیر و سەرچاوە مێژوویەکان بێ ئەم قەڵایە سۆرخابی کوڕی بەدری حەسنەوی با بڵێن خۆی بنیادنانەکەی دیار نییە یعنی ئەوان لێرە باسی لێوە دەن کاتێک کە سەلجۆقیەکان هاتوون دەوڵەتی حەسنەویان ڕووخاندووە قەڵایەک لەوێ هەبووە بەدری سۆرخابی کوڕی بەدری حەسنەوی کردوێتە شوێنی خەلفی یان شوێنی ئیحتیاتی کەرەسە جەنگیەکانی وەروە کردوێتە شوێنی ئیحتیاتی بەخێوکردنی ئەو ئەسپ و ماینانی کە بۆ جەنگ بەکاری هێناوە بە تەکید ئەو منتیقێشی لە وەرگەی زۆرە ینی ساڵانە لە بیرمەکە ئاگری دەگرت بیتر تاوەکو چەند ڕۆژ نەدەکوشایەوە پوش و پاڵاش و پاوانێکی زۆری تێدایە دەڵێن لە قەڵای ئەو قەڵایەوە تاوەکو دەگاتە نزیک بە خانی جار واتە ناوچەی تووسخورماتی و ئێستا ئەم ناوچە سەراپای تەرخان کراوە بۆ بەخێوکردنی ئەسپەکانی دەوڵەتی حەسنەوی لە سەردەمی سۆرخا بە کاتێک کە گیراوە ئەسلیحە و عتادێکی زۆری تێدا گیراوە لەو قەڵایە لەگەڵ دەستگرتن بەسەر و ئەسپ و عتادانەی کە با بڵێن دەوڵەتی حەسنەوی بووە بەڵام لە سەرچاوەکانی دواتری مێژووی ئەم قەڵایە ناوی نەهاتووە با بڵێن ئێمە لە سەردەمی عوسمانیەکان چی لە بەسەر هاتووە لە ڕۆژگاری دواتر چی لێ هاتووە ینی پێ ناچێ ئەم قەڵایە لە دوای ڕووخانی دەوڵەتی حەسنەویەوە وەکو مرکزێکی گەورەی عسکەری بەکار هاتبێ خۆی ئەگەر بێت و هەموو دەوڵەتی حەسنەوی بەدرێژایی دەوڵەتی حەسنەوی بەکار هاتبێ دەوڵەتی حەسنەوی لە کۆتایی سەدەی 3 کۆچی و بەدرێژایی سەدەی 4 کۆچی و هاتنی سلجوقیەکان و سۆرخابیش دەکەوێتە تقریبا ساڵی 404 یان 405 کۆچی ینی تقریبا لە بداياتی قەرنی 5 کۆچی کە دەکەوێتە تقریبا سەدەی 10 بۆ 11 زاینی ئەم قەڵایە ڕۆڵی نەماوە بۆکو لەسەر چاوە مێژوویەکاندا باسی لێوە ناکرێ کەواتە بە دیدی ئێستا تەمەنی ئەم قەڵایە 1000 ساڵە و کۆمەڵێک چیرۆک و بەسەرهات هەیە مەسەرەن بۆ نمونە لە بەری ئیلەڵایە ئەو لۆفانی کەڵکەسماق کە دەڕۆی بەری لای دۆڵەکەەوە شوێنەوەری قەڵایەکە بێن قەڵای پاڵەوان
ڕێیەکی کۆن بووە ئەم ڕێیە تەنانەت منشئ بەغدادیش لە کتێبەکەیدا کە هاوڕێی ڕیز بووە لە 1920 باسی ئەو ڕێی دەکا کە لەیەوە ڕێیەک دەڕوا بۆ کۆیە باسیەوە دەکەن گوای ئەم دوو قەڵایە پەیوەندیان بەیەکەوە هەبووە کۆمەڵێک سیرۆک و ئەفسانەی لە بینی دوو عاشق و معشوقان دەجێڕنەوە لە بینی ئەو قەڵایە بەڵام ئەوە تێکەڵاوی ئەفسانە بووە بەڵام سەرچاو مێژوویەکان شتی لەو بارەیەوە ناڵێن کاتی خۆی لە گۆڤاری هامون کە لە کۆیە دەردەچێت من قالێکم لەسەر ئەو قەڵایە نووسی تاریخی ئەم قەڵایە و درێژی و شوێن و مەوقیعەکەی و عەبدوڕەقیب یوسف بە درێژی لە با بڵێن باسی لێوەکو سەرچاوە تازەکان بەڵام لە غێری ئەمە نەبێت لە سەرچاوە تازەکان کەمتر باسی ئەو قەڵایان کردووە ئەوەی کە باسی کردووە سەرچاوە کۆن و بنەڕەتیەکانە. بەڵێ بەڕێزان ئەگەر باز لە پێکهاتەی ئەو مەوادانە بکەین کە لەم بیناسازیەیە بەکار هاتوون لەگەڵ خودی هێڵکاری قەڵاکە بە سەنجدان لەو پاشماوە شوێنەواریانە کەماوەتەوە بینین بەردی ناوچەکە لەگەڵ قسڵ و گەچ جۆرێک لە ساروچ بەکار هاتووە کە مەوادێکی بەهێسترە توان بڵێم لە گەچ بەهێسترە و تا ڕادێک لە چیمەنتۆی ئێستا چۆن ئەڵێ لە چیمەنتۆ ئاوامەوادێکە بەکار هاتووە بیناسازێکی ئاسایی کوردانەیە ئەو مەوادانەی لەم قەڵایە بەکار هاتووە بەردی ناوچەکەیە هەروەها بێتەوە لەگەڵ قسڵ و گەچ و ئەو ئینەی بۆ کراوە بیناسازی پێکراوە لە ڕووی هێڵکاریشەوە وەک باسمان کرد بەشی باشوور و باشووری خۆراوای قەڵاکە زێی بچووکە ڕەنگە لە کۆندا ئەگەر بێت و ئاوەکە کەم و زیادی کردووە یان ڕەنگە ئیتارێکی هەبوو بێ بەڵام تەواوی کاملی دیواری قەراغزیەکە نەماوە شاید ئەگەر لە کۆنی شاهرنەی بوو بێ چووکە زیەکە خۆی بۆ خۆی بربەستێکی سروشتی بووە ئەو بەشەی تری لە باکوور و باکووری خۆرهەڵاتەوە کە بە ئاراستەی دەشتەکەیە ئەبینین دیوارێکی درێژە بە بەرزی لە هەنێک شوێن تا ئێستا ژماوەتەوە 4 مەترێک زیاتر دیوار هەبووە وەروە پانیەکەشی لە پانترین شوێنێکی ئێستاکە ئێمە ئەتوانین بیبینین وەسی پێ دەکەین بە نزیک 2 مەترێک کەمتر مەترونی و بۆ 2 مەتر دیواریان کردووە بۆ ئەستوری قەڵاکە ڕێڕەوێکە لە نێوان هەر 10 مەترێکە بورجێکی نیزامی هەیە واتە بورجێکی سەربازی وەک ئەوە یەکێک لەو برجانە کە تا ڕادێک دەتوانم بڵێم بەشێکی زۆری ماوەتەوە گەبینین ئەمانە کونەمە تەرێزەکانن لێرەوە ئەو پاسەوانانەی کە لەم شوێنەیە چاودێری هاتوچۆکان و یاخود ئەمنیەتی قەڵاکیان کردووە لەم بۆ شایانەی ناوان بورجەکانەوە کەوا وەکو نیودایرەیەک لە قەراخی ئەو دیوارەی کەوا ڕاستە ڕێهێڵێکە دەرچوون وەکو جۆرێک چۆن لە میحرابێک لە مزگەوت دەچێتە ناوە ئەمانیش لە دەرەوەی دیوارەکەوە بەنیوە بازنەی دەرچوون بۆ چاودێریکردنی هاتوچۆ ئەو یاخود هەر مەترسێک لەسەر قەڵاکە بوو بێ کرێ لە کۆندا سەر دیواری قەڵاکەش کەسانێک هەبوو بن بۆ پاسەوانیکردن ئەمە هێڵکارەکەیەتی بە شێوەیەکی تا ڕادەیەک لا کێشەیە توانی بڵێن لە بەرزایەکەوە دروست کراوە و کۆمەڵی غورفەی زۆریش لە ناوی بیناکە هەیە و بێگومان بۆمانەوەی ئەو پاسەوان و ئەو کەسانە و ئەو شوێنی حەوانەوە و خواردن و کەلوپەلانێکەوە پێیان بووە لە کۆنا ئیسفادەیان لەو غورفانە وەرگرتووە بە شێوەیەکی گشتی پێک هاتی قەڵاکە لە خشت و خشتیتیانی بڵێم ئافۆن لە بەردی ناوچەکە و بەردی ناڕێک و بە قسڵ و گەشێکی زۆر بە پانی 2 مەتر تا بەرزیەکەی زیاتر لە 4 مەترێکیش ئەم قەڵایە دروست کراوە هێڵکارێکی لاکێشەیی هەیە بەشێکی ئەڕوانێتە سەر دەشتایەکانی ئەم ناوچەوە بەشەکەی تریشی ئەڕوانێتە سەر زەی بچووک کەوا ئاوێکی سروشتیە لە ڕووبارێکە لەوێەوە تێپەڕ دەبێ بووەتە جۆرێک لە شوورایەکی ئاوی سروشتی بۆ ئەم قەڵایە لێرە ئەبینین ئەم بوشانەش ماونەتەوە لێرە هەر بورجێک 3 شوێنی کونەمەتەرێزی هەیە واتە لە ڕاست و لە نەوەسەت و لە لای چەپ بۆی هەر بورجێک بتوانێت بە جوان کۆنتترۆلی ئەو بینایە ئەو هاتوچۆی دەروبەری کاکە لە چوادۆری ئەم بینایە لە کۆندا بووە کۆتە شوێنی پاسەوانیکردن بووە و ئەمەش زیاتر ئەومان بۆ ڕوونەکاتەوە لە مەسایلی هۆکاری بنیادنانی ئەم قەڵایە
خۆی قڵایەکە بە شێوەیەکی لاکێشەیە ئێمە نازانین ئەو بەشەی کە لە ئەنجامی بابرین داڕوخانی زەیەکە جێگۆڕچیە چکە لای زەیەکەوەی دیواری لای زەیەکەی ڕووخاوە و تووشی داخوران بووە و هێوە شێوار گردەکەی لەگەڵ خۆی داماڵیوە ئەو زەیە چکاتۆتە بن ئەو گردێکە قەڵایەکەی لەسەر ئەم لای ڕووخاوە ئێمە نازانین ئەوەی چۆندە بەڵام با بڵین ئەوەی کە لای باکووری ماوە لەگەڵ لای بابرین ڕۆژهەڵاتی قەڵایەکە لای وشکانیەکەی ماوە بە درێژی ئەمە پێمان دەڵێت تقریبان لەوانەیە بڵێم ئەگەر بەرەو 40 متر بۆ 50 متر درێژە بە شێوەی لاکێشەیی بەڵام پانی قەڵایەکە دیار نییەواتە چەندە پان بۆ بەلای زەیەکەیدا و ئەوەی کە ماوە ئێستا دیوارەکان بەقەدەر با بڵین مەترێک 2 متر لە هەندێک شوێن زیاتر لە هەندێک شوێن کەمتر ماوەنە ڕووخاوە و پێکاتەکەی لە قسڵ و گەز دروستکراوە وەکو باقی ئەو شوێنەوارە قەڵانی کە لە کوردستان هەن بەرد و قسڵ و گەچ هێوا شێواش تووشیدا ڕووخان بووە و دیوارەکە وەکو دیواری قەڵایەکانی پێکاتەی قەدیم لە زۆر شوێنان پانیەکەی دەگاتە نزیک بە مەترونیوێک بەرەو 2 متر چارەجێکەم بەو شێوە دەبێ و قەڵای ئەو دیوارەی کەماوە بەرە لای ڕۆژهەڵات پێدەچێ ئەم با بڵێن بە شێوەی ڕاستە هێڵێک نییە ئەمە نیشانەی ئەوەیە کە لەناو ئەم قەڵایە شێوەی ژوور بووە ئەمە وای کردووە کە زۆرێک لە جۆرەکان دیواری قەڵایەکە بە درێژی نەبێ واتە هەر یەک لەم خواریانەی کە هەیە بەرامبەر بە یەکێک لە هۆڵەکان یان بەرامبەر بە یەکێک لە ژوورەکانی ناو قەڵایەکە بۆ کە ئێستا ناوەڕاستەکەی نەماوە دەگونجێ بە کنەوە پشکنینی بۆ بکەی وردەکاری ئەو قەڵایە لە ژێرەوە چونکە بە تاکید ئەوە بەشێکی لە ناو زەویدایە و بە دەر نەکەوتووە لەوانەیە بەشێکی باشتر لە خەریتەی پێکاتی ئەم قەڵایەمان بۆ بە دەرکەوێ بەڵام لەو کاتێک کە من چوون بانجی چوار بوو پوش و پەلاش و جیا و زەبەندێکی زۆر بوو تەنانەت ئەوەندە بەشێکە لە قەڵایەکەی بە دەرکەوت بووە ژێرەوەمان لێ دیار نەبوو تاوەکو بزانین لەکوێ شوێنەواری بناغی ئەم قەڵایە ماوە بە تایبەتی ئەوەی کە دەکەوێتە ناو حەوشی قەڵایەکەوە ئەمن ساڵی پار ئەم بەسەرهاتەم بۆ چەند کەسێک لە گوندی کانیبی دەجێڕایەوە کەم قەڵایە شوێنی ڕاگررتنی ئەسپ و ماینەکانی دەوڵەتی حەسنەوی بووە و لێرەوە لە وەرگەیەکی زۆر هەبووە بە تاکید لەم قەڵای و لە دەوروبەری ئەم قەڵایە بەخێو کراون یەک لە دانیشتوانی گوند باسی ئەوەی کرد کە ساڵێکی زێکەمی کردووە لە کاتی کەمبوونەوەکەیدا بەبەری لای قەڵایەکەیەوە شێوەی گردۆلکەیەکمان لە ناو زەیە دۆزیەوە لەگەڵ ڕۆشتندا بە دەرکەوت بوو ئەمە کاتێک کە وردە دەستکاریمان کرد هەمووی شوێنەواری ئاسنی ژەنگایی بووێنی ئاسن کە وردە دەبێتە ژەنگ و تێکەڵ دەبێ شێواش پارچە ئاسنی وەکو پاشماوەی ناڵی وڵاخی بە دەرکەوت ناڵی ئەسپ و ماین و ئەمانە ئەمەشەوە دەگەێنیانی دەگونجێ لە ئەو قەڵایەت بەدەنیشت ئەو قەڵایەوە ناڵبند هەبوو بێ و پاشماوەی ئاسنەکانی لەوێ فرێدابێ وردە ئێستا کە زیەکە کەمی کردو لە شوێنەدا بە دەرکەوتۆتەوە ئەمەش پشتیوانی ئەوەیە کە ئیبن ئەثیر کە دەڵێ شوێنی بە خێوکردنی با بڵێن ئەم قەڵایە و دەوروبەرەکەی شوێنی ڕاگررتنی ئەسپوماینەکانی سۆرخابی کوڕی بەدری حەسنەوی بووە پێم وایە قەڵایکان لەبەرەوەی موقعی جۆغرافیەکەی وایە هەر بە گشتی گوندی بۆڵقامیش و ئەم ناوچەیەکی هەندێک پەراوێزن واتە نەکردووە سەر ڕێیەکی دیاری کراو ئەمەوەی کردووە کە ئەم قەڵایە ناوی لە سەرچاوەکاندا هەیە بەڵام کەمتر شوێنەوەرناسان و کەمتر مێژووناسان و تەنانەت کەمتر خەڵکی ئاسایی باسی لەو قەڵایە کردو تەنا خەڵکی گوندەکە دەوروبەر دەدان قەڵایەک لەو شوێنە هەیە ناودارە ئەجینا ئەم قەڵایە ئەگەر موقعی جۆغرافیەکەی لەو شوێنە نەبووایە دەگونجا زۆر ناودارتر بێ و دەشگونجا لە ساڵانی ڕابردوو لە بەرەوەی بنەثیر دەڵە دەکەوێتە نێوان شارەزور و هەولێر مەبەستی شارەزوری کۆن بە تاکید مەسی حلوان و ناوچەکانی سەرپێری زەها و نەهاوەند بووە دەگونجێ ئەمە قەدیم زۆرێکیش بووی با بڵێن بە پێی ئەم حساباتی ئەمان دەیڵێن شوێنێکیش بوو بێ لە ڕێگە بازرگانیەکانی نێوان ئەم دوو هێڵە ینی موقعێکی بازرگانی یان موقعێکی حەسانەوەی قافڵەکانیش بوو بێ بەو حسابەی کە لە هەولێرەوە هاتوون بۆ شارەزور و لە شارەزورەوە چوون بۆ هەولێر و دەگونجێ ئەمە شوێنی پەڕینەوە بوو بێ بە وەسائیلی کاتی خۆی بۆ وەسیلەکانی پەڕینەوە بەڵام دوجار ئەم ناوچەیە ئەم ڕێگەیە پشتاو کەوتۆواتە ڕێەکە گواستوێتەوە شنیتر وردە ئەمە دابڕاوە لە ڕێگەی هاتوچۆ. ئێرە بەرزترین شوێنیە لە قەڵای خفتیان توانم بڵێم بە جۆرێک لە جۆرەکان خەرەندێک لێرە هەیە
وەروە لێرەوە لە کۆندا دەرگایەک بووە بۆەوەی لێرەشەوە هاتوچۆ بکرێتەوە بۆ ئەو دەشتای و پوشە و پاوانە. لەم قەڵایە لەسەر زمانی خەڵکی ناوچەکە دەیان چیرۆک و داستان هەیە کە گوایە دەسەڵاتدارانێک لێرە ژیان و ڕۆژگارێک قەڵاکانی چواردەوریش عیلاقاتێکی لە نێوان ئەم قەڵایە و قەڵایەکانی تر هەبوو کۆمەڵێک داستانی عیشق و خۆشەویستی و وەروەها عیلاقە لەسەر ئەم قەڵایانە باسەکرێ. بەڵام ئەوەی ڕوونا ئەمە قەڵای خفتیان یەکێکە لە قەڵا مێژوویەکانی کوردستان و میرە کوردنشینە کوردیەکان کەوا بە هۆکاری سەربازی بۆ لایانی سەربازی بەکار هاتووە وەروە تەواوی و چیرۆکانش سەرزارەکین و وەک لە زمانی کوردەواری هەیە شتێگەڵێ پێی دەگوترێت چیرۆکی بەراگردانن ناچنە ناو دەخە مێژوویەکانەوە زۆرجار ناوی شوێنەکان دەگۆڕدرێ زۆرجار داستانەکان زاڵ دەبن بەسەر مێژوە ڕاستەقینەکەیە. لەگەڵ ئەوەی کەوا دەیان چیرۆک لێرەیە بەجێ هێڵدراوە لەسەر ئەم قەڵایە منیش لەسەر بەرزترین شوێنی قەڵای خفتیان پرۆگرامی ئەم جارێ جێوار کۆتایی پێن و ئێوە بەجێ دێڵم. سپاس کە لەگەڵمان بوو.